باشە بەڕێزان سڵاو ڕێز وازانین لایڤەکەمان بۆ بەرین بۆ شوێنی تر باشە خۆشەویستانی کوڕەکەی حاجی عەلی سڵاو ڕێز و حرمەت بۆ هەموو لایەکتان هیوادارم کە زۆر باش بن یەک دوو دەقیقە وەسین تاوەکو هەموو بەڕێزان کۆ بنەوە دوای ئەچینە ناو قسە و باسەکان هیوادارم کە ئەمشەو بتوانم لەسەر یەک دوو تەوەرە سێ تەوەرە ئاوا قسە و باسەکانی خۆ بکەم و سوودێک بە هەموو لایە بگێنم و ڕە و بۆلو بۆچوونەکانی خۆشم باس بکەم بەخێر بێن سەر چاو عەزیزانی من بەخێر بێن یاخۆ هەی ڕەبی عافێتی بەڕۆڵە یاخۆ ڕۆڵە عافێتی بێ بۆ خاتی پێغەمبەر چۆن کوڕەکان باشن شکر ژنان و پیاوان و کچان و کوڕان هەمووتان بەخێر بێن سەر چاوانی مناتن یاخوا بەخێر بێن کوڕەکان جێی هۆڵەندا زۆر ساردەم ماوەیە بڕواتانە بێ بڕواتانە بێ ئەزانی چۆنە هەر نازانم زۆر ناخۆش بەڵام پێم وایە لە پێنجشەمەوەی تێبێ بە 15 دەرەجە و 4 دەوانە باشە بێت تۆزێ بەخێر بێن سەر چاو خۆشەویستانی من یاخوا بەخێر بێن بە قۆڵی بۆ هەڵماڵم ئەم شەو شەوی حەشرە خوا ڕەحمکە خوا ڕەحمکە بۆ هەموو دز و جەرگە و گەندەڵ و ساختەچی و فاسدە قۆڵی بۆ هەڵکەم وەڵا کوڕەکان ئەم شەو بەجلی کوردی و بۆی دابەزیۆم بە قاتی ڕەشەوە بە کراسی سپیەوە سپۆرتانە باش بیزانین یعنی خۆری پێشەوە کاکە تۆزێ خۆ قۆسکە کاکە عیبە سەرەتا خۆشەویستان بۆ کاری چاک ئەبێت تۆ بڵێ کاری چاکە و بۆ کاری خراپیش ئەبێ بڵێ کاری خراپە ئاسایشی سلێمانی ئەمڕۆ حەوەش کەسی دەستگیر کردووە لەسەر جوێندانی ئەخلاقی و سوکایەتی و ئالم بابەتانە ئەمە بۆ خۆی جێگەی دەستخۆشیە بەڕاستی دەستیان خۆش بێت کارێکی زۆر باشیان کردووە هیوادارم ئاسایشی سلێمانی بە هەموو قەزا و ناحیەکانە ئەزانێکە خەڵکانێک لە بەرچاوی ژن و مناڵ و ئەوانە گوێ نەدەن گوێنی ئەخلاقی ئەدەن پەلاماری دایک و خوشک و ژن و مناڵی یەکتر ئەدەن ئەوانە ئازادی نییە لە ڕاستیە ئەوە پێشێرکردنی ئازادیەکانی خەڵکە پێویستە بەریان پێبژیرێ و پێویستە ئەوانە تەعاودیان پێپڕ بکرێتەوە کە بە هیچ جۆرە کاتی جارێکی ئەوشان دووبارە نەکەنەوە و ئەبێ بەڕاستی ئەوانە ڕێگەیان پێبژیرێ خۆشەویستان ئێستا لەم هۆڵندایە کە ئێمە منی تیاژیم هەموو کەسێک بۆی هەیە سپۆرت کات بۆی هەیە ڕاب کات و بۆی هەیە بڕوا بۆ سپۆرت و ئالم بابەتانە بەڵام بۆی نییە مەسەلەن ئەبێجلی سپۆرتی لەبەرابێ بۆی نییە بەڕووتی بچێ سپۆرتکە چونکە تۆ کە بەڕووتی سپۆرتی کرد و بەجادۆ شەقام و کۆڵانەکانە ڕاکێت تۆ ئازادی خەڵک پێشێرەکەیت ئەکە و خەڵکە نایەوێ تۆ بەڕووتی ببینێ بەڕاستی لەبەرەوە قابلی قبوڵ نییە بۆیە گوێندان بە دایکی یەکتر بە خوشکی یەکتر بە بنەماڵ و کەسوکاری یەکتر ئەو نەوعە لە بێحرمەتیکردنە بەڕاستی دەستدرێژیە بۆ سەر پەروەردە بۆ سەر ئەخلاق بۆ سەر دین بۆ سەر پەیوەندی سیاسی کۆمەڵایەتیەکان مناڵان کچان و کوڕان فێری کۆمەڵەشی خراپ ئەەکەن فێری دەمپیسی جوێندانیانەکەن لەبەرەوە دەستی ئاسایشی سێمانی خۆش بێت کارێکی باشیان کردووە هیوادارم کە بەردەوام بن هەر کەسێک ئەگەر ئارامەحمەیش ڕۆژێ لە ڕۆژان جوێنێکی ئەخلاقی بە کەسێدا ئەوە من ئامادەم بچمە بەردەم ئاسایی سلێمانی لەسەر ئەو جوێنە سەر ڕەخنەوە ئەوانە ئەوە بابەتێکی تر بەڵام لەسەر مەسەری جوێنی ئەخلاقی خوانە خواسە ئەگەردام بە کەسێ ئامادەم بەڕاستی هینکەم بچمە بەردەمی ئاسایش و باجی ئەو هەڵەیە بدەم کە گوێن و سوکایەتیم بە ژن و کچ و دار و بەردی خەڵکدا و ئالم بابەتانە بەرحاڵ دەستیان خۆش بێت و هیوادارم کە کاری باش هەمیشە پشتیوانی بکرێت پاشان خۆشەویستان خۆتان ئەزانن کە کوڕەکانی نەوشوام سەفا هەتیوە چڵکنەکانی نەوشوام سەفا
گۆڕانیان دەرکرد لە گردەکە هەمومان بیرمانە کە چۆن دەرگای گردەکەیان داخست و چۆن کلیلیان نیانش کەلفێتە سەرەوە ئیتر گۆڕان ئەو بوو بە KNN و میدیا و بەمە هەمومە کۆکانەوە هاتە دەرەوە ئێستا لە کورسات و لەو ناوچەیە خەریکی فعالیەتی سیاسی و هەسوڕانن بەڵام نما و چیا و ئەو ساختە چیانە باسی دگلدانەکانی شەکەم پەلەمەکە خاڵا دەڵانجان دگلدانەکەش باسەکەین چیا و نما و ئەوانە هەستاون زۆر ساختە چیانە چون کۆمەڵێک ناویان ناوە بە دادگا لە بەغدا دادگای فیدراڵی و شکاتیان کردووە گرددزرەکانی نەوشوا مستەفا شکاتیان کردووە لە بزۆتەوەی گۆڕان بە شەرتێکیش ئەو کەسانی کە ئەمانە هەروە ڕۆژون عەشوایی ناوی خەڵکیان داوە زۆری ئەو ناوانەی کە دراوە بە دادگای فیدراڵی ئەو ناوانەی ساڵی 2009 کە گۆڕان دروست بووە هەندێک کەسن لەو ناوانە ئێسا یەکێتین هەندێکیان هەن ئێسا پارتین هەندێکیان هەن ئێسا لەگەڵ لاهوری شەرجەنگی و لە بەرەی گرن هەندێکیان هەن لەگەڵ عەلی حەمە ساڵح جیا بوونەتەوە زۆری تر هەن بە نمونە دانیشتووە وازی لە گۆڕان هێناوە بەڵام هەتیوە چڵکنەکەی نەوشوا مستەفا دەرمان خۆرەکە هەساوە ڕۆشتووە هەموو ئەم ناوانەی لیست کردووە ناوی سیانی و چواری ڕێگیاوێتی بە دادگای فیدراڵی عەلەساس ئەمانە شکاتیان هەیە لە گۆڕانی عەسڵی با بڵێن ئەوەی خواردگردەکەەوە ئەم کاریان کردو ئەمە بۆیە کارێکی زۆر نەشیاوانەیە زۆر نائەخلاقیە زۆر ناشرینە و پێویستە بزوتەوەی گۆڕان کە ئەمڕۆ دانای ئەحمەدمەجید ڕێبەرایەتیەکە ئەو شتە لە بە دادگای فیدراڵی بڵێن و ئەو ناوانە خەڵک کە ناوی ئێستا ڕەنگە ناوی منیشی تێبێ کاکە یعنی ئەگەر بزانم ناوی من تێبێت شکاتەکە مەڕاستی چونکە ئەو ساختە چیانە چون ناوی زۆربەی هەرە زۆری گۆڕانەکانیان داناوە لیستیان کردووە ئێکاکە ئێوە ئەوە تانەکرد ناوی ئەوان تا نووسێکێسە لەگرد دەکەن نەک تۆ ناوی خەڵکی نووسیوە ئەمە تەلەفی بۆ من کردووە چەند ساڵە هەشت ساڵ واسی لە گۆڕان هێنەوە کاکە ئەستا کابرا بۆ بە یەکێتی بۆ بە پارتی کاکە دانیشتۆ بۆ خۆی ینی سیاست ناکە کاکە هەیە 1 ملیۆن قسەی بە نەوشەوە مستەفا گۆڕاون تۆ ناوەکەون تا نووسیوە ئەوەش بەڕاستی کە قابلی قبوڵ نییە ئەوەی هەویستم لەسەر ئەوەش باسکەم خۆشەویستانی من بۆیە بە چیاچڵکردنی نەوشەوە مستەفا ئەڵێم ئەزان تۆ خەمیشیتە خەمی گۆڕانی نییە خەمی ئەوەتە کە تەواوی ئەو مەکوانەی بە ناوی بجوتەوەی گۆڕانەوە هەیە و نەشودە سەر ناوی چیا وەکو گردەکە و وەکو کارگەی چیمەنتۆ ئالەم بابەتەنە 6 کۆمپانیا و 4 بەنزیخانە خەمی ئەوەیەتی کە ئەو مەکۆیانش کە لەسەر ناوی گۆڕانە لەسەر ناوی چیانە ئەوە شەڕەکەی شەڕی ئەو مەکوانەیە بەسەر مەکۆ هەیە لە سلێمانی هەیە دەربەنی خان هەیە لە قەڵازی هەیە لە نازانی چۆیانە ئەمانە ئەیانێ ئەو مەکوانش بۆ خۆیان بزن هەتیۆکانی نەوشەوە مستەفا ئەرەوەڵا کاکە نەوجیرفان مستەفای دەست ئەم شەوە لە هەموو شەوەیەکە ناخۆشتر بێت باشە ئازیزانی یارا مەحمەد با ئاوەکەشم نەڕژێت خۆشەویستانی من ئەم شەو من لە خزمەتتانم بۆ کۆمەڵێ بابەت ئەدەکا کە دەتۆزی ئاوە جوان بۆ سەبرای من تۆزێ تۆزێ ڕەونەقی تایبێت تۆزێ شێوک و شێر دەرکەی برای من عەزیزەکەی من جا ئازیزان بەر لەوەی بڕۆمە ناو قسە و باسە حەقیقیەکانەوە ئەم شەو کەس ئارا مەحمەد ناڕەحەت و نیگەران نەکا بەڕاستی چونکە ئەم شەو زۆر تووڕم بە تایبەتی نیسکێنم خواردووە یعنی تۆ وەرە نیسکێنە هی بەیانیانە کاکە وەرە تۆ ئێسایش نیسکێنە بخۆی لە هۆڵندا بەنانەوە چۆن تووڕە نابی کاکە چۆن پەلاماری دار و بەرنایی لە بەرەوەی ئەم شەو نیسکێنێشم خواردو بەنانەوە هیوادارم تووڕەم نەکەن بە قسە و باسەکانی خۆم بەخێر بێن سەر چاوان خۆشەویستان ئازیزان هەمووتان ئەبێ ئەو ڕاستی بزان کە هەر پیاوێک لەو باشووری کوردستانەیە بە شوێن ڕاستیەوە بێت ئەوە محکومە بە شکست محکوم بە دۆڕان بڕاستی چونکە خەڵکی ئێمە ڕاستی قبوڵ ناکە ئەگەر لە 100% بزانێتەوە ڕاستی ئەگەر ئەو ڕاستیە لە بەرژەوەندی نەبێ ئەوە ئەو دژایەتی دەکات باشە یعنی ڕاستی لای ئەوان ئاڵاوە لە بەژۆندی تایبەتەوە هەزاران درۆکە بەڕاست تەنها لە پێناوی ئەوەیە کە بە قازانجی خۆیت ئیتر ویژدان خێزان باوەڕ دین هەموو ئەمانە خاتە ئەو لاو بەخیاڵێنێ هەر لێرەوەیە کە بەداخەوە من لەو باوەڕەیەم کە هەر کەسێ بە دوای ڕاستیا وێڵ بێت دۆڕاوی حتمیە و ئەو کۆمەلگای ئێمە بەداخەوە بەژۆندی خوازە ئاوای لێ هاتووە ئیتر ئینسان نازانێت بەڕاستی بڵێ چی پیری شەوچەو لێرەوە سەرەتا لە یانەی نەورۆزۆ پیاڕۆم خۆشەویستان ڕووی دەمم لە پاڤڵ و قوباغڵی تاڵەبانی و قوبا تاڵەبانی وێشێتیە لەسەر ئەو یانەیە ئەڕۆم دوای ئەسمەناو ئەو مەسلەی ڕاوێشکاری سەرکۆش و ئالەم بابەتانە هەمووتان بۆ ئەم لاولاکەم بۆتان شەنوکەوەکەم و کۆمەڵی قسە و باسیش مەبێ ئەم شەو دانیشن هیچ پەلەمەکەن عەزیزانی ئالا مەحمەد طبعا یانەی نەورۆز هەمووتان ئەزان کە یاریگایەکە ئەگەر مانگە 3-4 یاریتیا بکرێت 20,000 کە تێدا بەشدارە و خەڵک زۆریان خۆش دەوێت
شارەوانی یەکێتی بە تایبەتی پاڤڵ تاڵەبانی قوبا تاڵەبانی زۆر دژایەتی ئەمیانەی نەورۆز ئەکەن. من لێرەوە کۆمەڵێ قسە بە پێی ئەخلاقی خۆم بە پێی منتەق بە پێی ڕاستگۆیی ئەیکەم بزانە قسەکانی من دقیقە یان دقیق نییە. من لێرەوە بە یەکێتی دەڵێم لە دوای نەوەیەکەوە واتە 35 ساڵە ئێوە چیتان کردو بۆ سلێمانی بۆ شارە باشە ئێوە بۆچی ئەم مەسەلانە ئەکەنە ڕقی سیاسی بۆچی کێشەکانی کۆمەڵایەتیەکان مەسەلەی یاری و ئالەم بابەتانە بۆچی ئێوە ئەماکەن بەڕقی تایبەت و کێشەی شخصی ئێوە لەگەڵ لاوەی شێخجەنگیە لە سیاسەتا دژی یەکترینن ئێوە ناکۆکن لەگەڵ یەکترا ئێوە ڕقتان لە یەکە باشە ئەمە بەجێی خۆی بۆچی ئەبێ خەڵکی ئەو شارە و یانەی نەورۆز ببێ بە قوربانی ئەو سراو و کەشمە سیاسی ئێوە ڕاستی ئێوە وەکو یەکێتی 35 ساڵە نەتانتوانیوە پارکێ 4 شەقامی باش لەو شارە دروستکەن ئیتر باسی هەڵەبجە و پێنجوێن و سەیسایق و عەربەتە ناخۆشەکە و نازانم کەلار و دەربەنی خان و ڕانی ئەمانە هیچی ناکەم باشە زۆربەی زۆری شەقامەکانی ناو سلێمانی ئێسەی شەقامەکانی سەردەمی حیزبی باسە باشە تەنها زەویەکانیش ئەو شارە و ناوچەکەتان بردووە کە دووتانە بە ڤێلا بەڕیسە شۆقە فرۆشتانە بۆ خۆتان و پارەکەیتان خستۆتە تەنکەی گیرفانتانەوە ئێوە ملیۆن دۆلار لە ناو قمارخانەکانی ئەمریکا و ئەوروپا ئەوانە ئەدۆڕێنن ئەی بۆ یارمەتی ئەویانەیەنان یەکێتی نیشتیمانی یارمەتیشینیان بۆچی دژایەتیەکەن لە ڕاستیە ئەو یانەیە مۆرشی کەس نییە ئێستا بتانەوێ و نەتانەوێ پێتان خۆش بێ پێتان ناخۆش بێ ئەو یانەی نەورۆزە بۆتە ئەستێرەیەکی گەشت بۆ سلێمانی و ئەو دەڤەرە هەتا بۆ هەرێمی کوردستان و هەتا بۆ عێراقیش ئێوە بۆچی ئەتانەوێ ئەمە بکوژێنەوە بەڕاستی باشە شارەوانی سلێمانی کە دەیلا بەڕێوەبەرایەتیەکە تۆ پێم بڵێ بۆچی دژایەتی ئەو یانەیە دەکەیت باشە هەڵبەتە هەمووتان ئەبێ ئەو ڕاستیە بزان من زۆشتم لەسەر ئەو لەیلایە وتووە کە سەرۆکی شارەوانیە ئەوەشی دژی ئەو وتومە تا دواوشەیشی حەقیقەتە بەڕاستی بەڵام لێرەوە ئەمە یەک ڕاستی بە ئێوە بڵێم دڵنیام لەیلا خۆی ناتوانێت ئەو کارانە بکە ئەگەر یەکێتی بە تایبەتی ماڵی مام جەلال پێی نەکەن واتە مەسئولی یەکەم لە مەسەلەی شارەوانیە بەڕاستی بنەماڵی تاڵەبانیە باش نییە ئەوانە بڕیارەکە ئەدەن ئەگینا کەسی تر ناتوانێت ئەو بڕێرەنە بدات ئێوە بۆشی 35 ساڵە نەتانتوانیوە کارێک بۆ شای سلێمانی بکەن ببینن هەموو یاریەک کە من ئاگام لێ و خۆتانزانم ئەهلی یاریش نیم دەیان هەزار ئینسان لە کوڕ و لە گەنج و لە ژن و پیاو ئەچن بۆ یاری کەسێکی وەکو مایر حەسەن ئەڵێ 45 ساڵە ساحەم نەبینیوە بەڵام ئەمڕۆ ئەچێ بۆ ئەو ساحەی نەورۆز باشە ئەم دەیان هەزارە کە ئەڕۆن لەو ساحەیە ئەواکەن بەشێکی زۆریان لە قەزا و ناحیەکانەوە ئەچن کە ئەمانە پارە سەرفەکەن لەفا خۆن نانەخۆن بازار ئەبوژێنەوە سیارەکان سایاکتە پاسەکان ئەمانە هەمووی ئیسفادەی لێکات لە سەرکردنی بەنزینشەوە بەنزیخانەکان سەدان خێزانی فەقیر و هەژار مناڵەکانیان کە خەریکی دەستفرۆشین ئەو ڕۆژانە ئەچن لەو ساحەیە بۆ خۆیان پارەیە پێیاکەن شتەکانی خۆیان ئەفرۆشن ئیسفادەی بۆ ئەوانەی شەیە بۆ سەدان خێزان ئەبوژێنەوە بە بۆنەی ئەو یاریگایەوە کە ئەڕوات دەستفرۆشی تیاکە کابراکە کە ئاوی تیافرۆشێ لەفەی تیافرۆشێ قاورمەی تیافرۆشێ هەموو ئاین تیافرۆشێ ڕاستی باشە اینجانە با ناو ناوبانگی شارەکە ژۆ سلێمانی بوەسێ لە ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە ئەو یانەیە چەند ڕۆڵێکی بینیوە باشە ئەو دەیان هەزارە لانی کەم چەند کاتژمێرێک کە لەو ساحەیە ئەبن لەم دنیا پیسەی سیاست کە ئێوە خوڵقاندوتانە لەم بیرکردنەوە لە دزی لە گەندەڵی لە ڕاوەڕوود لە هەموو ئەمانە دوورەکەونەوە تۆزێ بایباڵی خۆیان ئێن هەناسەیەکی ڕەحەت هەڵەکێشن تۆزێ هاوارەکەن چەپەلی ئێن ئەمە خزمەتکردنە بەڕاستی بە هەموو بە تایبەتی توێژی گەنجان باشە من تێناگەم لە قوڕانی تاڵەبانی و لە یەکێتی ئێوە بۆ هەر ئەبێ دژی خەڵک بن بەڕاستی یعنی ئێوە ڕێک ئەڵەی بنەماڵەی باژانی دای ناون لە سلێمانیە بۆ دژاتی خەڵکی ئەو شارە بەڕاستی باشە من لە ئێوە تێناگەم وەکو یەکێتی ئێستا بۆچی ئێوە ئەوەندە دژایەتی شای سلێمانی ئەکەن کوڕانی تاڵەبانی و یەکێتی نیشتیمانی و هۆزی ئیبراهیم ئەحمەد باشە خۆ یەکێتی نیشتیمانی ئەگەر 21,000 شەهیدی یاوە لە ناو یەکێتیە ئەم شەهیدانە زۆربەی زۆری خەڵکی سلێمانی خەڵکی پێ هەڵەبجە شارە زۆر پێنجێن ڕانی و قەڵاتزیە و گەرمیان و ئەدەم بابەتانیان هەمووی خەڵکی ئەو دەڤەرەیە بەڕاهایی زۆرینی باشە بەڵام ئێوە بۆشی دژایەتی ئەم شاراکەن بۆ ئێوە هیچ شتێک بۆ ئەم شارە بەڕاستی بەڕەوا نابینن ئێوە بۆچی ڕێزی قوربانیەکانی خۆشتان ناگەن بۆچی تەنانەت سوکایەتی و بێحورمەتی بەو کەسانە ئەکەن کە لە ڕیزەکانی ئێوە شەهید کراون باشە بۆچی ئێوە لە دوای ڕاپەڕینەوە
شەڕی ئەم شارە ئەکەن هەر جیرفانی خۆتان پڕەکەن و هیچ شتێک ئێوە بۆ ئەو شارەتان نەکردووە و نایشیکن فەرموو چیتان بۆ ئەو شارە کردووە 35 ساڵە دوای نەوەیەکەوە بڵێ وەڵام ئێمە ئەمەمان بۆ کردووە بۆ ئەو شارە زەحمان نەبێ باشە دیسان دێن گوایە پارتی نایکا و پارتی ڕێگرە باشە سەرنجی خەڵک ڕائەکێشن ئەیبەنەوە بۆ دژایەتیکردنی پارتی و بنەماڵەی بازانی بۆ شەڕی جەلالی و مەلایی لە کاتێکە ئێوە حاکمی مطلقی ئەو شارێشن کە لە سێمانی هەن باشە لە کاتێکیشا خۆتان هاوارەکەن وەکو یەکێتی ئەڵێن مەسئول بازاری ناتوانێت لەم دوو دێگەڵەوە یەک پۆلیس تاعین بکات باشە جاکەوایە خەڵک بۆچی گلەی لە پارتی بکات ئەخۆ ئێوە تاوانبارن باشە سامانەکەی ئەو ناوچەی ئێوە ئەیدزن ئەخێتەکە گیرفانتانەوە هیچیش ناکەن بۆ ئەو خەڵکە و بە دژایەتی شتێکی جوان شەکەن کە لە شارەکە هەبێت باشە ئەگەر کەسێکی تریژیە شتێکی باشەکە ئێوە ئەیکەنە سیاسی ئەیکەنە سڵاح و کێشمەکێش ئەچن دژایەتیەکەن باشە خۆشان لەگەڵ پارتیاوەکو براوان بوونەتە کلک وڵاتەوە وڵات دوای مەسئول بازانی ئەکەون باشە اینجا لەگەڵ ڕێزما بۆ ئێوە خۆشەویستان خەڵکە کەرەکەی ژوا ئەزانێ ڕاستەکەن ئێوە دژی پاتین باشە چونکە عزیزانی من هەندێک خەڵکەیە بەڕاستی لە ڕێزم بۆ گوێ درێژ و کەر هەیە بە شەرەفم پشتی کەریشکاندووە لە کەری تێپەڕاندووە باشە من بە پاڤڵ تاڵەبانی هەڵێم کوا بەڵێنەکانی کاتی هەڵبژاردن کە خەڵکی پێکەرەکە زەحمەت نەبێ باشە کە لایەنگرەکان یەکێتی کەرترەکە زەحمەت نەبێ کوا قسەکەن ئەوە من پەتی بیرم قرچۆک بووە و ئانم بابەتانە بنەماڵەی بازانی ڕووخان پاڤڵجیان نایەڵی مەسئول بێتەوە بە سەرۆکی حکوومەت نایەڵی بەڕاستی ئەو قسە قۆڕانی لە هەڵبژانەکانە ئەو کرد ئاوا ئەکەیت مەسئول یەک کابینەیە سەرۆکی حکوومەتە دوو کابینەیەکەی سەرۆکی حکوومەت دەبێت باشە حەقی ئەوم نییە ئاڵ و گۆڕ لە ناوچەکە ببێت و هەندێک شت هەبێ بچێتە دوا و ئالم بابەتانە یا خۆی قەنەعەتی بە مۆزوعەکان نەمێنێ ئەگینا تۆ ناتوانیت لای بێ بەڕاستی لە کات هەڵبژاردنەکانیشا ئەو قسانم کرد باشە باوکم بە وجدانم عەزیزان ئەو پاڤڵ تاڵەبانیە ئێستا دەسەڵاتی هەبێ بۆی بکرێ ئەچی ئەو یاریگای نۆرۆزە ئەڕوخێنێت لە داخلی لاهوری شەرجەنگی ئەخ تۆ بەڕاستی ساخی کاکە هەر بەڵێ تۆ نەخۆش نیت بەقورئان تۆ نەخۆشی برای من باشە یان ئەم هەموو دەوڵەمەند لەو شارە هەیە لەبەر ماتاڵەبانی نارن یارمەتی ئەو یانەیە بدەن شارەوانی ناتوانێت ئەو عەرزانە هەمووی عەرزە لە ئافرەتەوە بیا بەو یانەیە بڕوان بۆ خۆیان بیکەن بە مزگەوت بیکەن بە کۆمەڵێ شێر بیکەن بە پارکی سیارات و ئالم بابەتان ئەو هەموو خەڵکە کێشەی بۆ دروست بووە کەچی بە هیچ جۆرە یارمەتی ئەو یاریگایە ناکەن باش نییە باوکم بە وجدانم عەزیزانی ئارام محەممەد جا ئێستا یەکێتیەکان ئەیبەنەوە بۆچی چونکە کەرکراون بەڕاستی ئەیبەنەوە بۆ بەزمە قۆڕەکە بەزمەکەی سڕائی لاهور و زەڕائی نازانمیێتی ئەوەتەوە عیلاقی نییە بەسەرۆکە ئەمە یانەیە ئەمە نەورۆزە ئەمە خەڵک یاری تیاکە یاری ئەمڕۆ ناوناوبانگی هەموو ئەوروپا و ئاسیاشی گرتوتەوە کاکە باش نییە وەڵڵاهی خۆشەویستان ئەو پاڤڵ تاڵەبانیە بەیانی شتێکی وا بکە خۆبا تاڵەبانی بیکە من دەستخۆشانەی لەکەم و بەڕاستی پشتیوانیش یەکەم هەر کەسی ئەو کارە بکە بەڕاستی چونکە کارێکە هەموو خەڵکی ئەو ناوچەیە پێی خۆشە ئێوە بۆچی دژایەتی ئەم 100,000 ئینسانە ئەکەن کە ئەو یاریگایان خۆشەوێ و پێیان خۆشە بۆیە منوەکو ئێوە نەخۆش نیم کەسەکانیشم بۆ گرنگ نییە کێ کاری باشاکە گرنگ ئەوەیە کاری باشەکە بکرێ جا تۆ ئەتوانی مزگەوتێکیتەوە قوتابخانەیە بکەیتەوە یاریگایە بکەیتەوە دەست خۆشە بەڕاستی باش نییە کۆمپانیای قەیوان هەیە کە چەند جار باسی بوو خۆشەویستان ڕێک وەکم بەلهای لێ هاتووە دەیان کچوژن تێدا بۆ سێکس فرۆشی بەکارانهێن بەڵام ناتوانێت یارمەتی ئەو یانی نۆرۆزە بدا بۆی کە بتوانێت کۆمەڵەکاری باشتر و گەورەتری بکات و ببێ بەش چێکە لە ئاسی هینا زیاتر دەنگدانەوەی هەبێت خۆشەویستانی ئارام محەممەد لە نەوەیەکەوە چەند ساڵەکە زەحمە نەبێ چی کراوە بۆ شارە کاکیجان چی بۆ شارە کراوە یانێکی بۆ کراوە کاک پاڤڵ و کاکە قوبات وا بزان دوژمنتان کردوێتی کاکە باش نییە ئێوە بۆچی پەتان قود ناچێ بۆچی ئێوە دژایەتیەکەن کاکە بۆچی یان ئەو دیان هەزار کەسە کە هێنە ناو ساحەکەەوە بۆچی لە بەرامبەر ئەو ئیشە قۆڕەی یەکێتیا ڕاناوەستن بۆیان لێرەوە من بە پاڤڵ تاڵەبانیڵم ئازیزی من شەهامەت ئەوە نییە تۆ بێ دژایەتی یانی نۆرۆسکەیت بەڕاستی ئەمە شەهامەت نییە شەهامەت ئەوەیە بڕۆی لە کەرکووک دژایەتی ئەو سەربازانە بکەیت کە کابرایەکی جووتیان تراکتۆرێکی پێەیە ئەچن شتەکە ئەکەنە ملی ئەمریکای ئەمر پێچەکە خەریکن لە سیحەت لێ خەریکن ئەیخنچێنن ڕایەکێش نەخوارەوە ئەگەر ئازایەتی تایە و ئەگەر مەردی بڕۆ دیفاع لە جووتیارەکانی کەرکووکە کە ئەمڕۆ بە تراکتۆرەکە ڕایانە کێشایە خوارەوە سەربازی عێراقی خەریک بۆ ئەیان خنکان
باش نییە مەڵێن کەرکووکی سەوز کەرکوو خوچی کوردستانەوەی عالەم بابەتانە فەرمو ئەگەر ڕاستەکەی بڕۆ دیفاع لەوانە بکە لەو جوتیار و لەو دامانە بکە بڕۆ دژایەتی سەربازەکانی عێراق بکە نەک دژایەتی یانەی سیروانەکەن و عەرزەیەکی پێڕەوان نابینن کە دانیشێ عەرزەیان بە لەشفرۆش بەس بۆی شەو سواری بن باشە ئێوە عەرزە ئەدەن بە خەڵکی وا بەس بۆ باشە تێی هەڵن بۆچی عەرزە ئەتانەوێ ئەو یانەیە نێبێ کاکە بۆچی دژایەتیەکەن زەحمە نێبێ ئێوە هیچ عیب ناکەن ئێوە بەڵای شەرم ناکەن بس بە بسی ئەم نیشتیمانە نەماوە ئێوە نەیفرۆشن بۆ سەر مێزی قومار بۆ سێ کەس بۆ ڕابواردن باشە ئەو پارانەی کە ئەیەن بە ڕابواردن و شەوانە ڕێسم بۆ حرمەتم بۆ سوار ژنوکشی ئەو عالەما بن بێن بەو یانەیە ئەتوانێت گەورەترین کارکە بۆ گەنجان ببێ بە مێژوو بەڕاستی خۆ سلێمانی هیچی بۆ نەکراوە کاکە هیچی بۆ نەکراوە سلێمانی هەموو کەسی ئەو ڕاستی ئەزانێ یانەی نەورۆز نەبێ سلێمانی هیچ شتێکی نییە ئێستا هیچ باش نییە سەرانی کۆنیەکێتی هەموویان خەریکی دزی و فەسادی و بێئەخلاقی و بێشەرەفی بوون ئێوەش ئێستا هیچ شتێک بۆ ئەو شارە ناکەن کەسێکی تری ژیەت ئیشێکەکە ئێوە ئەتانێ ئەو ئیشە نەکا ئەمە چی ئێوە ڕەفتەندا لەو کەسێکە کردوێتی کەی ئەخلاقە کاکە كي أخلاقه والله عزيزا أو مسؤول بازانية أو بافلا أو مسؤول بياني برو الله الله بجد شيء جواب كامل بشيوني عليكم أي بكاكا سياسة جوازة صراع جوازة كاكا تورخ للاهورة كيف خوته دجاتي لاهورة كيف سياسيا كيف خوته لاهور دجاتي تو كاكا كيف خوته أنا بريمن برام أوي يعني نابد يعني نوروس ببي بقرباني صلاح كشمي إيوه كاكا حتى نشي بس اليوه جوانتين كارك بوم يجي السماني كلا كاكا جن أصلا خلق السماني وهمونا وشك شانازي بيوه كاكا جن دجاتي كدني أو يعني براسي دجاتي كدني هموش تيجي جوانا كاكا جن بو خوتان خرابه برواك اون ديكر الصوابن ايسا بافل هسي بياني تلفون كابول لي شرواني بلين او عزه بدن بياني نوروس خلق هم سباسك بافل طالباني هم هي بيجي بافل طالباني او بافل طالباني شي كي جواني كل او بشتيواني كل يعني نوروس كهي لاهور الشرجنجيشه بو خو كاك لاهور الشرجنجي بياني اخوانا خواسه بمريت كيش تاجنجا خو تايد جنان بيبا بو دنيا بو بيكا هيني كاكا جن بيبا بو خوي بو دنيا خو تاسن ناشتاني بيفروش بيكا بالي بخرج جيفاني خويا كاك كواتا تو وكو بافو طالبان يكو سلوكي يكيتي كلو ناوتشي يا بارادسي زحمن نبي يا برو يا المتي يعني نوروس كاكا يا كومشي كدن بياني نوروس كومشي كدن با دل خوش كدني صدان هزار جنجا كحزن الدنيا ياريو فوتبال وعالم بابتانيه تولجياتي اوي كبروي عرسي بيتي باري بيتي يارمتي انا كبدي يد همو امر خشير بي لبري كرخنا له الشيخ زنجيه اما عيبه كاكا ما كي سياسه اواكر بريمن بو يمل يرو وكو انسان شي دلصوص داوالا بافل طالباني يكم همو هوليك بدا بو اوي يعني نوروس فراوان تلو قولة البي وبشتيواني بكا يا كومشي مالي باري بكا ولقل شارواني يقسم كاكا شي زوي بيسا لويا بو بدا بياتي بو يشتكا اوا قولة البي بو خلشي او شارة براسي بو خلشي ناوشكا اما عسي موضوع كاكاكش همو ياريك بيسي هزا كسي تي اشي او بيسي هزا كسا ابي ببن بخاوني او يعني براسي ابي ببن بخاوني ابي بشتي دفاعي يمكن ابي حتى اقل بيويسكا داوالا يجي حكومتي هل يمكن كا بيداويسي كان بطواتي دابينكا معقوله بلا جبتو نتوين دايني بوياري كدني شوانا خوش يسا معقوله براسي نهيري بناوي شيو والله او قركاني او بيان ناخوش بوانيه قركوي بي خوش كاكا مقسم لك ديان كسي انا كدو ايش بي ناخوشني براسي وراس ناكن ايو براسي دجاتي او يانيك باشا خو يعني نوروس يعني سيروانية كبافل طالباني هي عفو سركوتي كوبوانا كدوان بكان جاي لشفروشي وفسادي ونير بازي وعالم بابتانا ولا بين بانا كاكا تشيان نادي سيروان كدو هتاكو طوبي ام يعني كي زوزور جوانا زوزور باش كراوا يالمتي بان بشيواني بكن بدوقات عرزي بدني هموش كي بوب كان كاكا خو ملكي لاوي شرجيني بامشي بك بابارا كاكا ولا بياني لاهور بيو بيفروشي هل منال بنجاكن بتشاي كاكا ومروه وانتني طازه او مرتي او شاريه تيجي كاكا يعني نوروز بتاني ونما نتاني بو بميجو سليماني يعني او يعني بو بمرشي خلشي او شارو خلشي هرمي كردستان كاكا تواو ايو بيتا خو اما حقا تجيتي لمني ببسم تواو بويا حكومتك تاني دباشوري كردستان كان جاي فسادي باخلاقي وبشرفيه براسي حكومتك تاني او همو باري ايو ايبن يك ميديا لباشوري كردستانانيه سر بخو بخوش ويساني ارام احمد تا دوا بيكشان كل شيء مدصلاته وين هل كان بجورك توابي تي في كان غير فساد سكس بازي اجزاني ارام احمد هادشي تي في هي بهي قراني شو باجني باش اوي كما يجي بدا سويه اها مايكي بدا سويه
کە هەڵە سوورێت لە باشووری کوردستانە غەرقە لە فەساد و بێڕەوشتیە تەنانەت یەک کەسیشیان نییە کە من بە دز و گەندەڵی نەزانم بەڕاستی وە فڕیشیان بە دنیای مێدیاوە نییە و هەر هەمووشی بۆ نانەسک و بۆ خۆشیان دە بەڕاستی تەواوی تیڤیەکانی پارتیوێکێتی بە شاسوار و ئێنئارتی و ئەلەم بابەتانەوە جێگەیەکە بۆ سێکس بۆ پارە بۆ تەعدا بۆ ئەلەم بابەتانە یەکیش ناتوانێت بوونی هەبێ ئەگەر لەسەر کۆش دەنیشێت کۆش باشە ئەو با باشە ڕاستی بزانین مەلەفێکم لەدایە هینی تەلەڤیزیۆنی گەلی کوردستانە باشە هینی بەڕێوەبەرەکەی چۆن پڕ بووە لە فەسادی لە مەجالێکە باسی دزی و گەندەڵی و سێکس بازیەکانی خۆی و تاقمەکەی یەکەم باشە بە وێنەی خانمە بەناو میدیا کارەکانیشەوە کە لە پشتی پەردەوە چیەکەن لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستانە باشە کاکەجێ هەموو ئەوانە باسەکەم ئەوەیە هەر هەموو ئەمانە خۆشەویستان دگلدانە با باش ئەو ڕاستیە بزانن باشین ئاخر خۆشەویستان خۆ هەر ئەبێ ژواز بێ 30 دانە ساڵە سەرۆکی هەرێم دزە سەرۆکی حکومەت دزە یەکەم سەرۆکی حکومەتی هەرێم کۆسەر ڕەسوڵ بوو عەزیزان ماڵتان ئاوا بێ باندەکەی کۆسەر کە سەرۆکی حکومەت وە لە هەولێرە ئۆتۆمبیلێ دزی ئیسعافێ دزی سیارەی خۆڵێ دزی باش نییە هەشیشتەی دزی سەرۆکی هەرێم کە نێچیرەوان بازانیە گەورەترین دز و مافیایە یەکەم دزی کە کردی سەدی بێخمەی دزی بردی فرۆشی یای بە ئێران یای بە پارە بە ئێفژومیستانی فرۆشی بۆ ئێران کاکەشێ سەدی بێخمە حکومەتی عێراقی دروستی کردو ئەگەر تەواو بووایە ئەزانی چ سوودێکی بۆ هەرێمی کوردستانە بوو بەڵام نێچیرە گەورە دز گەورە مافیا ڕۆژ فرۆشتی باشە چونکە لە کوردستانە لە نێچیرەوان بازانی بێشەرەفتر دەگمەنە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەمەندەی پارە دزی و نێچیرەوان بازانیە باش نییە کەچی لە ماوەیە کۆمەڵی هەتی و پەرچی نووسی بیانچی ئیدیس بازانی ئەو ئیدیس بازانی چییە کاکە ئیدیس بازانی وەکو نیێکوڕەکەی هەر خەریکی دزی بوو کاتی خۆی لە شاخە بڕاستی هەر خەریکی کەرگاین بوو بۆ خۆی لە شاخ و داخە باشە بۆیە 35 ساڵە دز و جەردە چەتە شەوکوت خاوەن ماڵە و 35 ساڵە لەش فرۆش لەشکر وەزیر و گزیرە ئەندام پەرلەمانە وەسیعەتچیە باشە 35 ساڵە ئەم بەنا حکومەتە پێکاتەیەکە لە کۆمەڵی پیاوی سێکس باس ژن باس دروستکەر سنگ و مەمک و دروستکەر دەموشاو سیلیکۆناوی ئەم حکومەتی ئەوانەیە بەڕاستی بۆیە من حرمەتم یەکەم قسەیەکەم بەڕاستی حکومەتی هەرێم حکومەتێکە فەلسەفەکەی لەسەر ئەساسی بێڕەوشتی بەڕاستی بنیادنراوە یعنی حکومەتی هەرێم ڕەوشتی تیانە ئەخلاقی سیاسی تیانە بەڕاستی کە نێچیرەوان بەعین کە مەسوود بازانی ئێستا ڕابەرایەتێکە جا ئازیزانی ئارام ئەحمەد پەرلەمەکە باوە بۆتە زێڕەوە تەرتیب بکەم ئازیزان جۆم لە ژنێکەوە بوو ئەهامانێک کە قنیان قوتەکەنەوە و سنگیان ئاوالیەکەن و لیشیان ئاوالیەکەن و تەمان کە تۆ ئاوالیەکەن بۆ چی وای لێکی بۆ کۆش وای لێکی خۆ لە خۆوە نییە کاکە لە فەرمانگە و میدیا و زانیاری حکومەتی هەرێم گوایە لەوێ ڕاوێژکار بوو ڕاوێژکار ئەزیزان ئەزانی ڕاوێژکار یانی چی ڕاوێژکار هەرخۆ هەموو کە ناتوانن ڕاوێژکار بێ کاکە کەسانی ئەتوانن ڕاوێژکار بن ئەها یعنی سەرۆکی حیزبەکە یا وەزیرەکە یا سەرۆکینەکە ڕاوێژی پێەکە ئەڵێ بۆ فڵانشت چی بکەین ئێمە باش نییە بە پێی بەڵگەنامەکان کە خپڵاو بۆتەوە مانگی 4,200,000 باش نییە موچەکەی بووە 4,200,000 1,332,000 دینار کرێی نیشتەجێبوونەکەی بووە خانووە شوقەیە چییە باشە 1 ملیۆن مانگانە بۆ هاتوچۆ دیارە بە کۆڕ بردوێنەوە هێناویانێتەوە بۆ دەوامەکەی ئەی جاری پێشوو پێم نەوتم ئەندامێکی سەرکردایەتی شێتی بە کچێکی وتبوو هەتی وەڵای ئەمانەشی وا حیزەکەی پێ لە ڕوشی نابیجێتەوە خاوەکی بە کچێکی وتبوو تبی شەیەوەرە بۆ لام دەفتەی دۆلاری ئێمێ وتبی بێم بۆ لاو چی بکەم وتبی تۆ وەرە بۆ لام ئەوکەمە قەڵادۆشکانم بۆ خۆوە میسکە بە پشتە ملما ئەمە ئەندامی سەرکردایەتی یەکێتی و کۆنە کۆمەڵیشە شەڵا تازەکان بووە باشە تۆکەمە قەڵادۆشکانمانێکێت ئایرە بۆ تی میسکە بە پشتە ملما بۆ خۆت بۆیە ئەمانە دەوڵەتداریەکەن ئارام ئەحمەد بمرێ باشە کاکە دامەزراندن بۆ خەڵکی فەقیری ئەم وڵاتە نییە مانگانە بە 500,000 دینار بۆ هەموو ئینسانە شەریفەکانی ئەو کۆمەلگایە دامەزراندن لەو حکومەتە هەر نییە کۆی موچەی ئەم ژنیش 6,532,000 دینار بووە مانگانە واتە هۆڵندیەکان ئەڵێن باینە 6,000 دۆلار بووە موچەکەی ئێستا لە چی وەڵا لە دووبەی ویستویانە سوارم بنێ خۆ کاکە پاسی پۆڵەنی برا سوار بوونی چی وشتی چی قسە قۆڕان چیە کاکە ئەی شەڵا قاڕیان پشتیدایە باشە چییە ئەدوێ خەڵ دیفاعی لێ بکە دیفاع لە 6 ملیۆنەکە بکە بەڕاستی تۆ ڕاوێژکاری چیت خۆ هەر بوو ئەوە ڕۆشتوی کاکە تۆ خۆ بوو ئەوە ڕۆشی بۆ ناو پارتی بووی بە ڕاوێژکاری ئەلەم بابەتانە کاکەجێ تۆ ڕاوێژکاری ئیشی بە دووبەی چییە زەحمە نەبێ
بالا 6 ملیۆن بووە 6 ملیۆن دینارە چۆن کاکە 6 ملیۆن دینار تا 500 دلارەکە کاکە بەس پێم بڵێ 6 ملیۆن و 532 هزار معاشەکەی بووە باش نییە کاکە تۆ ڕاوێژکاری ئیشی بە دوبەی چێ دادەژێن بۆی چووی بۆ دوبەی چووی لە دوبەی کێشەی موچەی خەڵک چارەسەرکەی نا هی خەڵشێرەمی کوردستان کابرا تکتی بۆ بڕیویت هوتێلی پێش ئەستێرەی بۆ گرتووی خواردنی باش و شاهانەی بۆ کڕیوی ئەی بۆ بردوویتی بۆ دوبەی هێر بۆ سێکس بووە هیچ پشیلەیەک لەبەر ڕزای خۆ مشک ناگرێ بە قوربانێ بم خۆ پیاو کەر نییە تکت بۆ تۆ ببرەوە بوو با بۆ دوبەی و لە شوقەی پێنج ئەسێرا دانێ و لەو بینا بەرز و خۆشان نابێت و ئێشتا دگل دانیشی تیان نەبێ شتیوانیە درۆکەیت ئەسا بەخوا درۆکەی ئەوە خۆ فرۆشتووە بە ئاغایەکی تر باشی بە پارەی زیاتر بۆ شکاندنی ئاغا کۆنەکەت باشە بۆیە ئەوەی دیفاع لە مانگانەی موچەی 6 ملیۆن دیناری تۆ بکە لە تۆ کەمترە بەڕاستی لە تۆ کەمترە باشە تۆ چی کردووە مانگانە ئەو هەموو پارەی بدرێتێت ڕاوێژکاری چی خێر و بێنە چی بۆ ئەم ساڵانەکە تۆ ڕاوێژکار بووی زەحمەت نەبێ چ ڕۆڵێکی بینیەوە زەحمەت نەبێ خزمەتی بە کێ کردووە تاوەکو ئێستا لەسەری بینە جوابڕەوەی خواویشیان تعدادە و ئافرەتە بکەن تۆ جاش پارتیەک بوویت ئێسەیش داوا ئەەکەی بەڕێز کاک مەسوور و کاک نێچێ هیوادارم کێشەکە بۆ حەلکەن هیوادارم مەسوور بازانی و مەسعود بازانی یەکێکی هەڵن قنێڵ لە کوسانشە دابنیشیت باشە اینجا خۆی ئەڵێکی خۆشەویستە ئەمە قسەی خۆیەتی باشگیر ئەڵێ 3 ساڵ پێش ئێستا لە دوبەی فریویاندا وی تخوا بنیاڵە بەی بیە هی خوار هەر 15 ساڵ ئەوانەیە تخوا خەڵەتان دییانە کورە ڕۆڵە تۆ شەیتانە خەڵەتێنی شەیتان ئەبێ بەیانی بێ بۆ لای تۆ بڵێ ئەمڕۆ چی بکەم زەحمەت نەبێ ئێستا ئەوانەتوان تۆ بخەڵەتێنن فریوی داوم جوتیار عادل سەرۆکی فەرمانگەی میدیا و زانیاری هەوڵیدا دەجێژی بکاتە سرم بەڵام ڕێگریم کرد و دواتر بۆ ئەوەی سیکۆریتی بانگهێژ نەکەم چەند بەڵێنێکی پێدام کە بەڵێنەکانی نەبردۆتە سەر لە قسەکانی تێبگەن خۆشەویستان واتە شەڕی ئەو هەوڵی دەدرێژیەکە نییە کە ڕسوای کات قەولیان پێیاوە بەڵێنەکانی نەبردۆتە سەر باشە بەڵێنەکانیان جێبەجێ نەکردووە کێشەکەی ئەو ئەمەیە نەکێش ئەوەی کەوی سویانە شتێکی لێ بکەن ئەڵێ بەڵێنەکانی نەبردۆتە سەر واتە ئەگەر بەڵێنەکانی بدایەتە سەر ئەم هیچ کێشەیەکی نەبوو قەیشێکە ئاسایی بەڕاستی یعنی دوای 3 ساڵ چاوەڕوانی بەڵێنەکانیان جێبەجێ نەکردووە ئەوسا دەنگی لێوە هاتووە ئەوێ خەڵکی دیفاعی لێکە بەڵێنەکەی چی بێ باشە خۆشەویستان وتیانە ئەوکەین بە وەزیر ئێستا خۆی وەکو قوربانی پیشانەدا ئەوا دەم بایات باش جێ ئەواکات باشە کاکە ئەی 3 ساڵ بەلێ ئێستا بۆچی قسە نەکرد ئەگەر شەریف بوویت بۆچی بە بەڵێنەکانیان ڕازی بوویت کە ویستویانە دگلدانی لەگەڵا بکەن ژنێک بەڕاستی ژن بێ هەوڵی دەستێژی بدرێت بە بەڵێن ڕازی ئەبێ ڕازی ئەبێ 3 ساڵ قسە نەکات بەخوا بکەن بە وەزیر بتیان کرا بە شتێکی تر لەسەر کۆشی هەر هەمێن هەڵپەرکێتەکە ئاوە جا من ئامۆزایەکە مەیە مەریوانیە جوان ئاوا هەڵەپەڕێ ڕێک ئاوا بخۆ هەڵەپەڕی لەسەر کۆشیان ئەم قسانە بۆ شتێک کاکە ئەم سمت و سێبەنەوەکنە ئێوە پانیەکەن بە ناوی مێدیاکار و مۆدێل و کاوێشکارەوە ئەلەوەڕێن سەفەری دوبەی و لوبنان و ئەوروپا و داروبەرد و ئەمریکا ئەکەن تۆوەتەنی هەروە هەوان تەیە ئەی بۆ من پارتێکی دی من ناکەن بە وەزیر بۆ من ناکەن بە ڕاوێژکار تۆ عەقڵی ئارام ئەحمەد زەحمەت نەبێ بۆ لەبەرەوەی من مێسکەنیم لەبەرەوەی من بە عەمەل نایم کاک منیان نایە بە پۆلیسیش هەر بە پۆلیس ئارام ئەحمەدیان نایە بەڵام تۆیان ئەوێ باشە تۆ چی ئەزانین تا ڕاوێژکار بیت بابا تۆ خۆش ئەوە باش ئەزانین تۆیان بۆ سێکس بێتە ئەو شوێنە کاکە تۆیان بردووە 6 ملیۆنی ئێنێ مانگانە پۆستێکی مۆدا تاشی بە ناوی ڕاوێژکارەوە بۆ سێکس بووە بۆ ڕابواردن بووە قسەی قۆڕ مەکە کاکە قسەی قۆڕ مەکە ئێستا دەیان فلیم و لای پاراستن هەیە دڵنیا بنەوە باشە قسەی قۆڕ تۆیان دامەزاندەمانی بە 6 ملیۆن و ئەوەنە خۆڕوە کاکە خۆ ئەمە کاکە لەو وتم پشیلە لە بەرخاتی خوا مشک ناگرێ مشک ڕاو ناکە کاکەکە تەواو خۆ من ئەزانم سەری تۆ هاوڕێزەکانی تۆ لە ئاسی پاژنەی کارەکانی ئارام ئەحمەد نییە بۆیە باسم کردین لەبەر یەکە دیفاع لە تۆ نەکا بەڕاستی ئەوەی دیفاع لە تۆ بکە لە تۆ چنووترە بەڕاستی تۆ ئەگەر شەریف بوویتایە نەئەچووی بە 6 ملیۆن ڕاوێژکاریکەی لەگەڵ ئەوانە بەڕاستی ئەگەر شەریف بوویتایە نەئەچووی لەگەڵ ئەو خێڕی تۆڕیا بچووی بۆ دوبەی و لە ئوتێلە دانیشیت و ئالۆ بابەتانە بکەیت درۆکەن ئێوە باش نییە ئەی بۆ کەسێکی تر دانامەزیێن زەحمەت نەبێ کاکە
هەزاران پزیشکی پێ ئەڵێم ناتوان تا بمەزرێ هەزاران مهندیس و دادگا و دادوەر و نازام چی پێ ئەڵێم ناتوان دا بمەزرێ بۆ تۆ دامەزرێ ئەوە بۆ ئەمێکێتی و پارتیە هەرچی کچی جوان هەیە دامەزرێنن ئەگەر بۆ ڕابواردن و بۆ سێ کەس نییە کاکە ها ئەی بۆ 6 میلیۆن بە تۆ خۆ کەر نەبوو برای من ها بۆیە ئەبێ خەڵک ئەوە بزانێ حکوومەتەکەی پارتی و یەکێتی حکوومەتێکە لە ساڵی 91ەوە کانگای فەسادخانە و بێشەرەفی و بێڕەوشتیە با باش بیزانن تێگەیت سەرانی یەکێتی و پارتی بە کولانەی مریشک نامەحرەمن بە کولانەی مریشک قەسەم بەخوا سواس ڕەنگە بن ئەمانە کاکە یان ئەوە بێشەرەفن چونکە بۆ کاکە هەموو سەرانی یەکێتی هەموو سەرانی پارتی عەزیزان حرمەتم بۆتانێکە و قسانە بە ئاوا بەڕووتی ئەیکەم هەمان هەمووی کەریانە گەل و شاخ و داخا ئیتۆ لە کەرگایینەوە بێ بوو ئەم هەموو کچە ناسک و جوانەی کە ئەیبینیت بە ڕایۆشکار و بەشی ئەوەی کردووە کاکە چۆن نایبێ بۆ دووبێ بە قوربانە بم ئەی پارەی ئەم وڵاتە چی لێ پارەی ئەم وڵاتە پارەی ئەم وڵاتە ئەلەوە سەرفێ کاکە هەمووی لە دگدان سەرفە بێ لە قومارخانەکان سەرفە بێ کاکەش باش نییە هەتا حکوومەتی هەرێم حکوومەتی مەلهایە کاکە حکوومەتێکە لە دیسکۆ باڕەکانی هۆڵەندە شاشتیوانیە بەڕاستی باش نییە تەواو بەخوا ئەو حکوومەتی عێراقیە لە بەغا کە حکوومەتی نێتەوەی سەردەستە با بڵێن بە شەرەف و ویژدانم چی قسە ئەکات لەسەر یەکێتی و پارتی و هەرێمی کوردستان هەموو قسەکانی ڕاست لەبەرەوە ئازیزانی ئاغا محەممەد هیچ کاتێ دیفاع لەوانە مەکەن بەڕاستی لەو کەسانە مەکەن ئافەتێک ئەچێ ماگانە چەند ساڵێ دانیشۆ 6 میلیۆن گوتو بۆ خۆی ڕای گواردووە و شەوانە و خواردوێتی و ویسکی و ئێسەیش ڕسویان کردوێت وەڵا 3 ساڵ بەر لە ئێستا ویستیان تعدام لێ بکەن و منیش ڕاستی نەبوون دوای بەڵێنیان پیان بەڵەکان جێبەجێ نەکردی کۆرە بڕۆ هەی ڕووی باوکی ئەوە ڕەش بێ کە تۆ بەکشی خۆی زانێت تۆ ئەگە ساحەبی عایدە بوویتە ئێدادەگیان ئەگەر برا هەبوایە باوکێکی مەردێ هەبوایە بەخوا ئەوە دەرناچیت باشە قەسەم بەخوا هەر کەسێک ببین لۆ سۆشیال میدیایە بە یەک گوشە دیفاع لەو ئینسانانە بکە ڕسوایەکە باشە کاکە نەکەن شتیوە ئاوا بکەن کاکە چێت نەکەن ئەمەی ئەڕوا بۆ لای پارتی وێشێتی ساڵانە بۆ خۆی پارە پێیاکات بەخوا ئەو ئافەتە کە مانگی 6 میلیۆنی هەبوو بەڵگەکەی بڵاو بۆتەوە قەسەم بەخوا جگە لە 6 میلیۆن مانگانە 6 میلیۆنی کەشی پێیا کردووە قەسەم بەخوا هەموو مانگێ 10 تا 15 میلیۆن پارەی پێیا کردووە ئافەت قەسەم بەخوا ئێستا ئەوەی پارە هەیە نازانێن چی لێ بکات کەسی تازە هاتووە وەڵا نازانم جوتیار عادل جوتیارێکی بچێتی ئەوم لێ بکات بەسەر درۆکەی دەستیان خۆش بێت مەچن بۆ لایەن خوشکی خۆم کەسی خۆم بچێ بۆ لای ئەوانە هەر هەموو حرمەتم بۆیە سەرەی بۆ گرن ئەم دەستان خۆش بێت مەچن بۆ لایەن مەچەوە بە ڕایۆشکاریان بۆ شێوی بە پارتی مەچەوە تەلەڤیزیۆنەکەی NRTەوە کە ئاچیت تەکلیف و لێکا شاسوات جووتێکا پێت کتو کرمانجی شاسوات ژنەکەی نەبرد لە گوندی ئەوەتی جووتیکە کاکە تۆ دەچی بۆ میدیاکەی NRT شاسوات پێ جووتەکە بە قوربانێ بم بۆ ئەمەشی ئاساییەکە بێت تێبگەی بە قوربانێ بم تەواو ئەچی بۆ ڕوودا و بەخوا بە جووتیکەی ئای بەخوا وەڵی ئەو تیڤیانە بە قورئان هەمووی وایە کاکە تا پێش ناکە خۆمان دوکەی بە قوربانم خۆ پارتی یا یەکێتی کەر نەبووە باشە یەکێتی بۆ مانگی 6 میلیۆن دینار نایب ئاغا محەممەد کاکە دە یەکێتی پاڤڵ تاڵەبانی بە نمونە قوبان تاڵەبانی بۆ مانگی 6 میلیۆن نایب ئاغا محەممەد ئەبن بە مستشارە کاکەجە ئەم بە کاوێشکارێ باشە کاکە یا مەسرور بۆ 6 میلیۆن نایب ئاغا محەممەد بۆچی ئەی بۆ کچە یان بۆ سێکسەکەیە کاکە خوار بۆ دگدانە هیچ مەجای تیانی ئەمە خۆشە ئیژانی ئاغا محەممەد قسەی قۆڕە ڕایۆشکاروشی باوکم بە شەرەفم ئەو جووتیارە نازانم چێ 1 ساعت گوێنۆش لە نەگرتووە کە ڕایۆژی بۆ بکە قسەی قۆڕە کاکە ژیان تەواو ئەمە هەمووی بۆ جووتیکەیە بۆ شتێکی تر نییە بەخوا خۆشە ئیژانی ئاغا محەممەد کورد و کرمانج ئەوەشمان تەواو کرد باڕاستی خۆشەویستان ئەزانی چۆنە ئەو کۆمەلگەی باشوورە زۆر سێنە یعنی تۆ یەک قسە ڕاستەکان ئەەکەی کەچی هەندێک کەسەی پێی ناخۆشی برا وەڵڵا وایە کاکە بە قورئان وایە وەڵڵی منۆ گوش یاغ ڕەزا هەندێک شتەیە دەری ئەبڕم بەڵام بە قورئان حەقیقەت دەکاکە ژیان باشە سێری کە خۆشەویستان بۆچی یەکشی ناشرین نابێ بە ڕایۆشکار دەی ئێوە پێم بڵێن زەحمەت نەبێ بۆچی کشێکی ناشرین ناکەن بە ڕایۆشکار هەر ئەبێ باڵای بەرز بێ جوان بێ قنی ئاوا بێ ممشی ئاوا بێ ئەو بۆچی زەحمەت نەبێ خۆ کەرنیە کاکە کابرا پارەی هەیە و پۆسی هەیە
کشی ناشین بووە کە بەهین بە ئەوە بەناوی چییە بە ڕایشکار و ئاەن بابەتە نایکە کاکە جوانەکەیدا بە قوربانتان بوو تمە دنیای دنیاکە وایە بەقل ئاوای کاک با قوربانی ئێوە ڕێز و احترام بۆتانەیە ئەرە وەڵا شاسوارش ئەوەی کردووە شاسوار وڵا فیلمەکەی بڵاو بوو کەشی شاسواری وەڵاوە هین ئەو دروست کراوە چی دروست کرا وەڵی شاسوار قەسەم بەخوا پێ وجود کرد باوکم بە گۆڕی و حاجی عەلی پێ وجود کرد بلا فێسبوک ناکە خۆمان دوکەی خۆ دەستی خۆش لە مشکلەی خۆتە ژنەکە خۆی هاتووە بۆلا باشە بەڵام مەڵێ وەڵا ئەوە تەزویرات ئەو چی ئالەم بابەتانە جووتێک کردوتەوە برایت خۆمە قسەی خۆڕم اینجا ئازیزان لەسەر مەسەلەی ئاسایش و ئەوانە ویستم قسە بکەم ئاسایشی سلێمانی بەڵام دەستیان خۆش بێ بەڕاستی وەکو بەیاننامەیەکیان بینی ئەمڕۆ 8 کەسیان گرتووە لە تیکتۆکا کە گوێلوش دەدەن دەستی ئاسایی سلێمانی خۆش بێت من دەست خۆشییان لێ دەکەم بەڕاستی بۆ کاری چاکە پشتیوانیانەکەم بە هەموو جۆرێک و بە هەموو پێوانەیە هیوادارم ئاسایشی سلێمانی هەتا هی هەولێر و ئەمانەیش هەر کەسێک کە لە سوۆسیال میدیایە جوێنی ئەخلاقی و بەلۆعاکەی بەکارهێنێ بۆ ژنی خەڵک دایکی خەڵک خوشی خەڵک بەڕاستی بیخەنە زیندانەوە کاکە مەهێڵن کاکە بەری پێ بگرن کاکە گیان بەخوا ئەگەر من یەک جوێنی ئەخلاقیم بە کەسێدا خوا نەخواسە بە دایکی خوشی یەکتر ئاسایی سلێمانی بە شەرەفم جەریمەکەی چی بێ با باش بیزانی لێم قبول مەکە کاکە لێم قبول مەکە ئەگەر شتێکی وام کرد کاکە گیان لە کەسی قبول مەکە دەستان خۆش بێ هیوادارم کە بەردەوام لەسەر ئەو مۆزوعە ئارە وەڵا برا خۆی خۆش نییە کاکە خۆی نەوانتنی کاکە والله ئەمشە ئەوە پێکەنیم ئازیزان بە ذاتی خۆ ئەوە پێکەنیم نەبێتەوە قوربان هەمووتان بەخێر بێن سەر چاوانی ئارەمەحمەد ئازیزان لە ئاخری قسەکانمان وەلەو ئەو کەسە شایانی ئەوە نییە بەڕاستی کە ئینسان باسی بکات بەڵام بەهەرحاڵ کۆمەڵی قساکەم هیوادارم کە نەچێتە خانەی دیفاع لە یەکێتی و کۆمەڵی زەحمەتکێشانی ئێران و ئالم بابەتانە بەڵام خۆی یەکێتیەکان خۆیان قسە ناکەن بێت من قسە نەکەم دڵمە تەقێ بەڕاستی کۆنە مەفرەزە خاصەیەک هەیە کە لە ئەڵمانیا ئەژی لەگەڵ کەسێکا بە ناوی سەعدو یونس لەگەڵ پەنجەمۆریەک کە بەنامەیە کە لە ڕووداوە ئەیکا بە ناوی پەنجەمۆرە هەتوویەکی کۆنە شوێعی ئەوە کات ئیشی ئەمانە ئیشە لەگەڵ دەستگای پاراستن و لەگەڵ پارتی و بنەماڵی بازانیە من بەداخەوەم سەعدو یونس کەسێ بوو کە کاری هونەری ئەوانەیە کرد بەڵام لە ئەڵمانیا دوای ئەوەی شکستی لە کۆمەڵی مەوازعە خواردچووە هەولێر دوایی پارتی کڕیوێتی ئێسا دانیشتووە لەگەڵ کەسێکە لە ئەڵمانیا کە ئەو کەسە کۆنە مەفرەزە خاڵسەیە بەڕاستی من خۆم لە بیرمە ساڵی 1970 و 1970 تەسیم بووەوە و بوو بە مەفرەزە خاڵسە لەگەڵ مەجموعەیە کاسەدەمی عومەر عەرەب و ئەوانە و ئەوە ڕەوا پێشمەرگەیەک لە حقیقەتە ئەوە درۆکە کە لێ وەڵام من تەسیم نەبوومەوە من ئەوە نەبوو ڕێک کۆنە بەعسیە مەفرەزە خاڵسەی هەبووە ڕاوە پێشمەرگەی هەمووی شێتی ئەزانێ کاکە خۆشتێک نییە کە من بێڵێم بەڕاستی با یەکێکی بڵێ وەڵاو قسەی ئارام مەحمەد من پەنجەکەم بە چاویە کاکە ناتوانێ ئەوە ڕاستی باش نییە بۆشیش ئەم قسە ناکەم خۆشەویستان لەبەر ئەوەی کە یەکەم کە ئەزانم کە ئەمە و هەموو کەس پێشە بیزانێ پارتی بە تایبەتی هێڵی پاراستن لە پشت ئەم شتانەوەیە بەڕاستی ئەوەی پەنجەمۆری یەکێتی و ئەوەشی کە سەعدو یونس و ئەمانە ئێستا ئەیکەن لە تیڤێکیان بۆ داناوە پارتی یەک ئەم کەلا ناکات بۆ چییە بۆ ناشینکردنی مێژووی یەکێتی کۆمەڵی زەحمەتکێشانی ئێران هەتا پەکەکە پێدە بۆ ئەوەی کە هەموو ئەمانە ناشین بن تەنها پارتی و بنەماڵی بازانی بە جوانی بمێنێتەوە تۆگە سێریکەی سەعدو یونسەکان و ئەوەی پەنجەمۆر قەت ناچێ بۆ لای پارتیەک بهێنێ بڵێ وەرە تۆ قسە بکە باسی مێژووی پارتی بکە بڵێ پارتی لەکوێ کوشتی لەکوێ بڕی لەکوێ خیانەتی کەس ناتوانێت ئەم بەحاتی نایکا بەڕاستی حتا تۆ بڕۆی لەگەڵ ئەمانە قسە بکە بە یەک تۆز باسی پارتی بکە قەت ناوم تۆ قسە بکەی بەڕاستی باشە نایان ئێستا پەنجەمۆر قەت ڕێگە بە ئارام مەحمەد نا قسە بکات دژی پارتی بنەماڵی بازانی بێت خیانەتەکانن هەمووی لە مەنگە نەبدا بەڕاستی قەت ئەو کارە ناکەن بەڵام هینی حیزبەکانی کە یەکێتی بێ هەموو ئەوانەی تر بێ بەڕاستی هین یەکات ڕێگەی پێدەن وەکا لەسەر ئەو مۆزوع ئاکەم لە ڕاستیە من نامەوێت مێژووی یەکێتی و کۆمەڵەکان و ئەمانە هینیکەم مێژوەکە هی هەر هەمیان ناشینە بەڕاستی مێژووی یەکێتی مێژووی کۆمەڵە مێژووی ئەمانە هەمووی تاوانی کردووە کوشتوێتی بڕیوێتی هەموو ئەمە ڕاستە بەڕاستی هی بنەماڵی بازاری دەهی هەمیان ناشینترە بەڵام منتقی تیانیە کە پاراهێڵی پاراسن بە تایبەتی بێت کۆمەڵە خەڵکدا بنێ باش نییە کە هەموو حیزبەکان هەمووی تاوانکارە هەمووی خراپە هەمووی بکوژە هەمووی ئەوەیە بەس پارتی بنەماڵی بازانی بێکێشەی و پاک و هیچ شتێکی تر نییە باشە کوردی هەرچوە پاشە پیسە هەموو حیزبەکان خراپە تەنها پارتی بنەماڵی بازانی بەڕاستی باشە ئەمە زۆر ئەمە کاساتە بەڕاستی خۆشەویستان بۆیە لێرەدا من مەجبور بووم کە وەڵام بۆ مۆزوعانە بدەمەوە
باش نییە ناشرینکردنی هەموو ئەمانە تەنیا و تەنیا بۆ جوانکردنی ڕوخساری پارتی و بنەماڵی بازانیە ئەجینا یەکێتی تاوانکارە ڕاستە فلان بەڵام هیچ حیزبێک لە هەر چەپەرەی کوردستانە لە بنەماڵی بازانی خائینتر نییە لە بنەماڵی بازانی بکوشتن نییە بەڕاستی شتیوان نییە بۆیە کارکردنە بەو ئاراسەیەدا کە مێژووی تاوان و خراپەکاری و خیانەت و خۆفرۆشی بنەماڵی بازانی و پارتی بشارنەوە بەزەقکردنەوە و مەلەت پێچانەوە بۆ هەموو حیزبەکانیت باشە بەڵام حیزبەکان و خودی یەکێتی کەسێک ناتوان بە یەک گوشە بێن ئەو شەڕە بکەن وەڵام بۆ مۆزوعانە بدەنەوە بەڕاستی بۆیە ئەم باسانە هەروە بە عەشوایی نییە هەروە لە خۆ نییە هەمووی بەنامی بۆ داڕێژراوە خۆشەویستانی ئارام ئەحمەد و هەمووشی پاراستن لە پشتی ڕاوەساوە و پارەی پاراستن بەڕاستی ئەو مۆزوعانە ئاکرێت باشە ئێمە هەمومان ئەزانین کە مێژووی حیزبەکانی شاخ پڕە لە کاری وەحشیانە لە پیاوکوشتن لە تاڵانی لەمە ئەمە هەمی ڕاستە باشە بەڵام ناکرێتەوە بێ بە بەرنامە مێژووی پارتی خایان کەیتەوە مێژووی هەموو لایەنەکانی کە پیس و چەپەڵ کەیت کە مێژووی پارتی بنەماڵی بازانی لە هەموو لایەنەکان پیسە بەڕاستی بۆیە ئەو کۆنە بەعسیەکە لە ئەڵمانیایە ئەبێ خۆی لە ئەڵمانیا بدرێ بە دادگا خۆشەویستان باشە چونکە خۆی بە لایڤەکانی ئەڵێ کە خەڵکی کوشتووە ئەڵێ نۆشان سەفا ئێمە نادۆ ژنمان کوشتۆ بەڕاستی کە تۆ خۆ بکوژی بەڕاستی باشە تۆ لە پاکتاوی سیاسیا بەشداریت کردووە بە قەولی قسەکانی خۆت و بە لایڤەکانی خۆت باشە تۆ دەیان ئێعترافت کردووە کە خەڵکی کوشتووە باشە بەڵام تۆش بۆ خۆ تاوانباریت باش نییە بۆیە پێویستە تۆ لە بەڕێدا ئەڵمانیا بدەی بە دادگا بەپێی ئەو قسە و باسانەی کە خۆ کورتە لە بەروی تۆ خۆت بکوژیت خۆت وە ئەڵێ ها من نایڵم تۆ خۆت وە ئەڵێ بەڕاستی ئەوەیە سعدی یونسێکیش کە لە مەسەلەی شانۆە بەدەی نووسیبی شادێ شانۆیە کە ڕزگار دۆڕاوە وەکو پیرێکی ئاخی بەشەر هاتووە ڕۆڵی پاراستن وازیە کات و ئەجێ ئەو شتانە بڵاوە کاتەوە دەی سعدی یونس یان ئەو بەرنامەی ناوی چی ئەوەی هین ئەوەی پەنجەمۆر ئەگەر ڕاستەکەن ئێوە بڕۆن کەسانی بێن کە دژی بنەماڵی بازانی قسە بکات کە خیانەتی پارتی بنەماڵی بازانی باسکە بزانین ئێوە بەحیاتی ئێوە مقابلەیکن قەت ناوێن مقابلەیکن باش نییە ناوێن بەڕاستی بۆ چونکە قسەکەی من ئەمەیە خۆشەویستان هیچ تێکەڵاوی نەکەن کاکە قسەکەی من ئەوە نییە کە یەکێتی و کۆمەڵە ئەوانە خراپیان نەکردو والله حتا ئێران تاوان و خراپەکاریە بە بەجاری بەڵام هەمومان بۆمان هەیە باسی مێژووی تاوان و خیانەتی یەکێتی ئەوانە بکەین بەڵام پارتی و بنەماڵی بازانی بۆیان نییە چونکە ئەوان لە هەموو کەسێک خائینتر و لە هەموو کەسێکیش پیاوکوشتر و ئەوان بەڕاستی باشە بەڵام قەت ناتوانن باسی کرد بەڵێ تەلەڤیزیۆنی زانیار لە نەزەری پارتی دایناوە خۆشەویستان کاکە هەمووی پارتی دایناوە مۆزوعانە ناتوانن بڕۆن لەگەڵ یەک پارتی ئەو قسە بکەن نە پەنجەمۆر ئەتوانێت نە سعد یونس و ڕوودا و نە هیچ ناتوانن ئەو قسانە بکەن هەر هەمووی ئەچن یەکەیەکە کۆمەڵی خەڵکی دۆڕا و خەڵکی سەخیف بە پارە ئەیهێنن ئەڵێ وەرە تفکە لە ڕابردووەکەی خۆت باش نییە هەمووی پاراستن ئەو کارە ناکە خۆشەویستە بەڵام کەسیشیان نایە بە یەک دێر باسی خیانەتی تاوان و خیانەتەکانی پارتی بنەماڵی بازانی بکات لەگەڵ پەنجەمۆر لەگەڵ مەلەکەی مستەفا سوڵتانیە مقابلەی کردووە کەوتە باسی قادر موقتێکە ئەم زۆر جوان جوابیاتەوە کەشی ئەوەتی و هەروێ قسەکە بگۆڕێت هەروێ قسەکە بگۆڕێت بۆی باسی قادر موقتە نەکا باش نییە ئەوایە یعنی ئیش لەسەر ئەماکەن باسی کۆمەڵی زەحمە کێشانەکە ئەمەی کوش ئەوەی کوش ئەوەی کوشێکی بەڵام نابێت باسی قادر موقت بکرێت کە چۆن پێش پاسداری ئەیرانی کەوتبوو زیاتر لە 450 کوردی ڕۆژاتی کوردستانی کوشت بۆ پاسداری ئەیرانی بۆیە هیوادارم هەمووتان بزانن حیزبەکانی شاخ هەمویان پڕن لە تاوان ئەوە تاکیدم باشە بەڵام ئەمە بێویژدانیە پارتی و بنەماڵی بازانی کە لە لوتکەی تاوان و خیانەتەوە کوردکوشتن نابوون پەرێسیان خایان بکرێتەوە بەڵام ئەوانی کە هەمووی باس کرێت ئەمە نابێ بەڕاستی لانیکەم ئەبە وەکو یەک باس کرێت بەڵام ئەو هێڵی پاراستنە بەڵام نەیەکێتی نە لایەنەکانی تر ئەو نە شەرەفیان نییە بێن وەڵام بەم هەموو داعبەی پاراستنە بداتەوە بەڕاستی هاتۆ باسی چێکەوەتیوە باسی دەروێشەکات کە کاتی خۆی نۆشام سەفا بە نۆشام سەفا کوژە تاپان ئەو ڕۆژە من لە عازەبا من خۆشەویستان ئەمانە هەستان عومەری ڕەشەجووتیان شەهید کرد لە گورگێر عومەری ڕەشەجووتە ئامریکەتی یەکێتی بوو من ئەو ڕۆژە لە عازەبا من ماڵی کاکفەتاح بەداخ کاکفەتاحەوە نەمان بەڵام کوڕەکانی هەرماون ئێستا لە عازەبان هەندێکیان با بڵێن هەندێکیان لە سلێمانی کاک عومەریان شەهید کرد ئەوە بوو ئەوەی کە شەهیدی کرد ڕای کرد براکەیان گرت کە ناوی دەروێش بوو نۆشام سەفا بڕیاری یاکە لە جاتی عومەری ڕەشەجووتە ئەبێ بیکوژنەوە ئەو بوو کوشتیانەوە هاتووە ئەڵەشی وەڵام مستەفا چاوەڕۆژ مستەفا هەر لە قەراق بوو ئەو کاتە هەر ئەسڵ شەربەجە نەبوو ئەو کاتە مەسئولی ئەو ناوچەی بەکری حایسەفەری پێنجێنی بوو کاک بەکر من لە بیر زۆر زۆرژی پێ ناخۆش بوو کە دەروێش کوژرا بەڵام بە ئەمری نۆشام سەفا کوژرایەوە لەبەرەوەی کە عومەری ڕەشەجووتیان کوشت بوو
تۆیی ئامریکەتێکی کردی شەهیدەکەی شەهید دەکاتەوە خۆڵە گاڵتە نییە ئەیسا ئەو سەردەمانە بۆ ڕۆستە واقعەکە بۆ جۆرە بەڕاستی من بۆ نمونە ئامریکەتی یەکێتی بووم یا هی پارتی بووم 20 کەسم لەگەڵا بووە ئەکەومە کەمینی بۆ من یەکێتی بووم ئەکەومە کەمینی پارتیەوە دووشە ڕێفەکان مەکوژن ئێمەش چیم دەستکەوت تۆچمی کوژبوو بە نمونە ئاوا بووە بەڕاستی بەڵام کێشەی من هیچی ئەمانە نییە لە واقع کێشەی من ئەم هەموو درۆیە کە ئەم بەشەرەیەکە کاکە یەک کتێبی هەیە لە لولەی تفەنگۆ نازانم چیەوە کە من خوێنمەوە قەسەم بەخوا لە ساڵ 8 درۆیە خۆشەویستان هەر لە خۆ قساکە کاکە تێک چوون ئەمان لەم ئەوروپایە هەر لە خوانەوە قساکەن لەبەرەوە ئەو مۆزوعانە بەڕاستی هیچی وانییە و کەس باوەڕ بۆ مۆزوعان نەکات لە حەقیقەتە و من مێژووی کەسیش خاوێن ناکەم بە کەسیش خاوێن ناکێتەوە بەڵام ئەو هێڵی پاراستنە کە لە ڕوودا و لەو زانیاتیڤی و ئەمانەوە ئیشەکە هێڵی پاراستن تەنها و تەنها ئەوێ مێژووی هەموو لایەنەکان ناشرینکە تەنها مێژووی پارتی بنەماڵەی بازانی پارێزەکەی پاک بێت و ئەلم بابەتانە سەی بنەماڵەی بازانی لای بنەماڵەی بازانی مامجلال خراپە برای محمود خراپە عەبدوڵڵا ئۆجلان خراپە مەزلوم کۆبانی خراپە کێیتت خوا کاک فوادی بەسەما سوڵتانی خراپە هەموو ئەمان ناشین تەنها بەنام سەفا جوانە تەنها مەسعود بازانی جوانە ئەمە یاریەکەی خۆشەویستانی ئارا محەممەد ناکرێ بەڕاستی ئەمە ئاوا بێت وەرە پارتی دان ئەنێ بە چیا زەحمە نەبێت دەی پێم بڵێ ئەگەر ئەو پارتیە لە ڕۆژە ڕۆژان دانی نا بە گەورەی ئۆجلانە سەرۆک ئاپۆیە دانی نا بە مەزلومی عەبدیە داینا بە شەید کارفوادە داینا بە دوتۆ جعفەری شەفێعیە داینا بە شەرەفکەندیا بە قاسم لووە بە هیچ کەسەکە قەتدانی پێ نەبێ بەڕاستی ماڵی ئاوا بێ ئەو پارتی ئەو نەبێ قیمەت بوو لە یادی هۆڵەکەی هۆڵی پێشەوە بەنای پێشەوە قازی محەمۆی لە هەولێر ئەچوو یادی ئێرانی یادی خومێنی لەو هۆڵا کردەوە ئەو پارتیەوە نەبێ شەرەف و بێ قیمەت بوو کاکە باش نییە ئەو نەبێ شەرەف و بێ قیمەت بوو ئەچوو یادی خومێنی لە هۆڵی پێشەوە کردەوە باش نییە یعنی هەتا ڕقیشیان لە قازی محەمەوە پارتی و بنەماڵەی بازانی بۆیەکی بۆ ئەوەی برن هەمووی ئەمانە هیچ نین تەنها ئەوەی کە لە ترۆبکە ڕاوەساوە مەلا مسەفایە بەخۆی داجگەرەکەی و بە ئەسپەکەیەوە لەگەڵ مەسعود بازانی و تەواو ئەمە کێشەکەی من ئالێرەوەیە کە من ئەو قسە ناکەم ئەگەنا چاوی یەکێتی و کۆمەڵ و دەر و بە دەرەهات ملیان بە قەبری ئەژدا و ئابایان بەڵام ئەمە ڕاستیەکانە خۆشەویستان قەت باوەڕ بۆ ساختەچیانە مەکەن ئەوە هێڵی پاراستنە و شەو شۆگاتان خۆش بێت و هیوادارم کە خوا پێغەمەست پایدارتان کە و سەلامەتتان کات و تەواو قسم نەما خۆشەویستان حتا لایڤێکی تر یەمەوە خزمەتان بەخۆتان ئەسپێرم شەو شۆگاتان خۆش بێ ئەوانە هەمووی حەقایقن خۆشەویستان قەت باوەڕ بە هێڵی پاراستن و هێڵی پارتی مەکەن باش نییە حتا ئەگەر یەکێتیەک هات وتی مێژووی پارتی هەمووی تاوانە و هەمووی ئەوەی ئەویش درۆوەکە مێژووی خۆشی هەروە تاوانە بەخوا ئەمانە هەمویان هەروە بوون با باش بیزانی هەمویان تاوانکارن بەڵام ئەو کۆنە بەعسیە والله عزیزان ئەوە بوو بە مەفرەزە خاصە لەو سێمانیە ئەچوو لەو قەراخ و لەو شوێنە لە سەدەمانە ئەگەڕا بۆ ڕەوا پێشمەرگە ئەو نەخائین بوو ئەو کاکش ئەرە بە قورئان عمر عەرەب هەبوو مەجموعەیەک هەبوون ئەمان تەسلیم بووبوونەوە خۆشەویستان بەس ڕەوا پێشمەرگیان نەکرد کاکە هەمووی جاش و خائین بوون کاکیژە خواتان لەگەڵ خۆشەویستان بەخێر شنسە چاو ئەرەوەڵا نیسکێنەکە باش و خراپ نەبووم شەویستەوە بە نیسکێنەیشەوە بوو ئاوا بووم جاوەرە ئەمە خوا نەخواسە کەباب خۆم و چوزانم گۆشتێ شتێک ئەبێ ئەو کاتە چی بڵم کاکە بە نیسکێنەوە ئاوا هاڕیمە ئەبێ بەشی ترەوە چۆن بێ کاکە دەی خواتان لەگەڵ خۆشەویستانی من بەخێر